ئامادەبوانی بەڕێز سەرۆکی زانکۆی ئەمریکی لە سلەیمانی و ستافە بەڕێزەکەی، خوێندکارانی خۆشەویستی زانکۆی ئەمریکی، لە دڵمەوە پیرۆزبایەکی گەرمتان لێ دەکەم بە بۆنەی تەواوکردنی ئەم وێستکە گرنگەی ژیانتان و بەدەستێنانی بڕوانامە لە بنکەیەکی ئاکادەمی گرنگ وەکو زانکۆی ئەمریکی لە سلەیمانی. ئێوە ئەمڕۆ سەری کەس و کارتان بەرز دەکەن و بەری ڕەنجی چەند ساڵەیان پێشکەش دەکەن کە ساڵێکی زۆر قرس و پڕ کێشە و بربەستان تێپەڕاند. لەمڕۆ بەدواشەوە کەسانی پێگەیشتوو و تێگەیشتون بۆ خزمەتکردنی وڵاتی خۆتان. ئەوە بزانن کە لەمڕۆوە کوردستان بە تایبەت و عێراق بەگشتی پێویستی زۆری بە ئێوەیە. پێش چەند ڕۆژێک لەگەڵ کۆمەڵێک گەنج کۆبوومەوە و گفتوگۆیەکی کراوم لەگەڵیان هەبوو. بیرم لەوە دەکردەوە کە چیان پێ بڵێم، کە ئایا هەمان قسە تەقلیدیەکانی ڕابردویان پێ بڵێمەوە کە ئێوە ئایندەی ملەتن و ئێوە ئەبێ ئیشکەن بۆ ئایندە. لە دڵی خۆمەوە وتم نەخێر، ئەم جارە ئەو قسەیە ناکەم، چونکە هەم قسەیەکی تەقلیدی و سواوە، هەمیشە گەر بە وردی بیری لێ بکەیتەوە قسەیەکی زۆر ڕاست نییە. پێم وتن کە ئێوە ئایندەی وڵات نین، ئێوە لەوە زیاترن، ئێوە ئەمڕۆ و ئێستەی وڵاتن. چاوەڕێ ناکەین لە ئایندە چی دەکەن، چاوەڕێ ئەەکەین ئێستە چی دەکەن. ئێستەش ڕووی دەمم لە ئێوەی دەرچووی ئەزیزی ئەم زانکۆیەیە. ئێوە دەرفەتان هەبووە خوێندنی باشتان هەبێت، دەتوانن ببنە یارمەتیدەر لە بنیاتنانی ئەم وڵاتەی کە دەوڵەمەندە بە سامانی جۆراوجۆر و کێشەی سەرەکی چۆنیەتی بەڕێوەبردن و ڕاستکردنەوەی هەڵەکەڵەکبووەکانی ڕابردووی هەیە. ئێوە کە شارەزایی باشتان هەیە لەم زانکۆیە، دەتوانن ئازایانە و چاونەترسانە بچنە بازار و بزنس و کاری تایبەتی خۆتانتان هەبێ و دەرفەتی کار بۆ گەنجانی تر بەڕەخسێنن. بۆیە دووبارەی دەکەمەوە، ئێوە ئایندە نین، ئێوە ئەمڕۆی وڵاتن، چونکە وڵات ئەمڕۆ پێویستی بە ئێوەیە. لێرە خاڵێکی گرنگ هەیە کە پێم خۆشە بە یەکەوە باسی بکەین، ئەویش نوێگەری و داهێنانە لە خوێندندا، یان ئەوەی کە بە ئینگلیزی پێی ئەڵێن innovation in education، کە پێم وایە ئەم زانکۆیە ڕۆڵی باشی تێدا گێڕاوە و ئێوەش بەرهەمی ئەم نوێگەریان. ئەوەی کە لە پرۆسەی پەروەردە و خوێندن لە وڵاتی خۆماندا دەیبینین، هەر لە سەرەتاییەوە تا دەگاتە زانکۆشەوە جۆرێک لە پەروەردە و خوێندنە کە تا ڕادەیەک مەحافزکارانەیە. بۆیە پێویستە نوێگەری و داهێنانی تێدا بکرێت بە شێوەیە کە لەگەڵ ئەم سەردەمەیە بگونجێت، بە شێوەیەک بێت کە خوێنکار زیاتر فێر بێت و تێچووەکەشی کەمتر بێت. چەند مانگێک بەر لە ئێستا سەردانی کۆماری ئەرمینیام کرد و لە نزیکەوە ئاگاداری ناوەندەکانی ڕاهێنانی پەروەردەیی و زانستی ئەو وڵاتە بووم. هاوتەریب لەگەڵ پرۆسەی پەروەردەی وڵاتەکە لەو ناوەند و سنتەرانەی ئەرمینیادا ڕاهێنان بە خوێنکاران و فێرخوازان دەکرێت لەسەر بوارە جیاوازەکانی تەکنۆلۆژیای پێشکەوتوو و هەروەها تەکنۆلۆژیای زانیاریەکان و بەمەش ئاستی پەروەردەی گەنجەکانی ئەو وڵاتە بەرز دەکرێتەوە و دوای تەواوکردنی خوێندنی پرۆگرامەکانیان هەم ئاست و توانایان بەرزتر دەبێتەوە، هەم مەجای زیاتریانە بێ بۆ دۆزینەوەی هەلی کار، هەم بۆ قۆناغەکانی تری ژیانی خۆیان ئامادەترە بن. بۆیە پێم خۆشە لێرەوە ڕای بگەێنم کە ئێمە ڕێککەوتنی سەرەتاییمان لەگەڵ ئەو ناوەندانە کردووە تاکو بتوانین سوود لە ئەزمونیان وەرگرین و لە شار و شارۆچکەکانی کوردستان ئەو ناوەندانە لێرە بکەینەوە. چونکە بە بڕوای من ڕەنگە نەتوانین لە هەرێمێکی بچووک لە نێو وڵاتێکی ناجێگیر لە دەوروبەرێکی پڕ کێشە و ئاڵۆز بەهێزترین بین، بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر هەوڵ بدەین
دەتوانین زیرەکترین بین و چاوەڕێم لە ئێوەشەوەیە کە بەشێک بن لەو هەوڵە. خاڵێکی تر کە بە شانازیەوە پێم خۆشە باسی بکەم لەم بۆنەیەدا ئەوەیە کە هەندێک لە ئێوەی بەڕێز کوڕ و کچ و نەوەی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسین، ئەمەوێ پێتان بڵێم سەرتان بەرز بێ. ئەم زانکۆیە کە لە شارەکەی خۆمانە و هەڵگری ناوی بەهێزترین وڵاتی دنیاە بەرهەمی خوێنی باوک و کەس و کاری ئێوەیە و منەتان بەسەرمانە. ئێستەش سەرمان بە ئێوە بەرزە و ئەگەر قوربانیدانی کەس و کاری ئێوە نەبوایە مەگەر هەر بە خەیاڵ بیرمان لە زانکۆی ئەمریکی و کوردستانێکی ئارام و ئەزمموی حکومڕانی کوردستانمان بکردایەتەوە. بۆیە پێویستە میلەتان ڕابردووی خۆیان لەبیر نەکەن و ڕێز لە قوربانیەکانیان بگرن. من ئاراستەتان ناکەم حیزبێک لایەنێک یان کەسێک بە خۆشمەوە تان خۆش بوێت، بەڵام تکاتان لێ ئەەکەم خاک و وڵاتی خۆتانتان خۆش بوێت کە نیشتیمانی هەمومانە. کوردستان هی هەمومانە، کوردستان بۆ هەمومانە. ئەوجا ئەوەی لەم بۆنەیەدا زیاتریش دڵخۆشم دەکات ئەوەیە کە دەبینم ڕێژەیەکی بەرچاوی دەرچوان و خوێنکاران و ستافی ئەکەدمی ئەم زانکۆ و سەرجەم زانکۆکانی تری کوردستان ژنان و کچان و خانمانن. کۆمەڵگا بەو هاوسەنگیەوە جوانترە و ڕەنگینتر دەبێت و کارامەیی و دڵسۆزی و وردی ئەوان پاڵپشتیەکی گەورەی گۆڕانکاری و جوڵەی بازار و ئاوەدانی دەبێت. چاومان لەسەر ئەوەیە ژنان وەک چۆن دایک و خوشک و هاوڕێ و هاوژینن ئاوها سەرکردە و هاوبەش و بەشداری سیاست و ئابووری و بەڕێوەبردن بن. گرنگە کە تێڕوانینی ژنان لە سەرجەم بڕیارەکاندا ڕنگ بداتەوە کە هەڵقوڵاوی ئەزمموی کۆمەڵایەتی جیاوازی ئەوانە و تەنها بەم جۆرە دەتوانین سەرجەمی وێنەکان ببینین، چونکە بەبێ تێڕوانینی ئەوان تابلۆی کۆمەلگا لار و ناهاوسەنگ دەبێت. بۆیە دڵنیابن من بە باوەڕ و بە ئیمانەوە بڕوام بە ئێوە و بە هاوسەنگی جەندەری هەیە و ئەمە لای من تەنها دروشمێکی بێکردار نییە. بە هەموو توانامانەوە پشتیوان و پاڵپشتان دەبین تاکو ببن بە خاوەنکاری خۆتان و هەلی کاری زیاتر بۆ خۆتان و هەواڵەکانتان و هاوڕێیەکانتان و بۆ خانمان و کچان و کوڕان و هەموو بەشەکانی تری کۆمەلگا بدۆزنەوە و سەری خۆتان و کەسوکاری خۆتان بەرز بکەن. دواخاڵم کە مەبەستمە قسەی لەسەر بکەم لەگەڵ ئێوەی ئەزیز ئەوەیە کە چۆن بتوانین بە یەکەوە حکوومەت، زانکۆکان، ستاف و فاکڵتی زانکۆکان و خوێنکارەکە بەڕێزەکانمان بە یەکەوە زانکۆکانمان بە بازاری کار گرێ بدەینەوە. چۆن زانکۆکانمان لەلایەک و خوێنکاران لەلایەکی ترەوە گرنگی بەو خوێندنانە بدەین کە بازارەکانمان پێویستیان پێیەتی. لەم ڕۆژەوە لە حکوومەتی هەرێم بەگشتی وەزارەتی خوێندنی باڵا بە تایبەتی هەنگاوی باشمان ناوە و بەردەوامیش دەبین. بەمەش چیتر زانکۆکانمان نابنە شوێنێک بۆ دەرچواندنی کارمەندی حکومی، بەڵکو ئەمە شوێنێک بۆ دەرچواندنی گەنجانی بەتوانە کە دەتوانن شوێنی خۆیان لە بازاری کار بکەنەوە. پێش کۆتایی هێنان بە قسەکانم دەمەوێ بەبیرتان بهێنمەوە ئەگەر لە بیرتان چوو بێت کە ئەم کۆبوونەوەیەمان هاوکاتە لەگەڵ بانگەشەی هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بۆیە ئەم دەرفەتە بە هەل دەزانم بڵێم ئەمڕۆ پێتان ناڵێم دەنگ بەکێ بدەن. لێشتان عاجز نابم ئەگەر وەک خواستی دڵی من دەنگ نەدەن، بەڵام داواکارم لێتان کە بەشدار بن لەم هەڵبژاردنە و دەنگ بدەن بەو کەس و لایەنانەی کە بەرنامەکانیان ڕنگدانەوەی ویست و خواست و داواکاری ئێوەیە. بەشداریکردن لە هەڵبژاردن جۆرێکە لە مافی دیاریکردنی چارەنووسی خۆتان و وڵاتەکەتان. بە بەشداریکردنتان لە هەڵبژاردن پرۆسەی دیموکراسی لە کوردستان و عێراق بەهێزتر و تۆکمەتر دەکەن. لە کۆتاییشدا هەمان قسەی 2 ساڵ بەر لە ئێستەی خۆم دەڵێمەوە
کە هەر لەم زەنکۆیە لەگەڵ پۆلێک خوێنکاری دەرچووی ترداوتم ئەم پەیامەش بۆ ئێوەی دەرچووەکانە پێم خۆشە خەونتان گەورە بێت بیرکردنەوەتان گەورە بێت هەڵس و کەوتان گەورە بێت و خۆتان گەورە بن هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن بەخێر بن سەرچاو و 2 بارە و 3 بارە و 100 بارە پیرۆستان بێت.